ساتەوەختێکی مێژوویی بۆ هەرێمی کوردستان. 17 ئەیلولی 1998 واشنگتن. ڕێکەوتنی یەکێتی و پارتی و کۆتایی شەڕی ناوخۆ. کورد بە بینینی ئەم دیمەنە گەلێک بیرەوەری تاڵ و شیرینی بیر دەکەوێتەوە. بیرەوەری تاڵی شەڕی ناوخۆ و قوربانی بوونی سەدان هاوڵاتی هەرێمی کوردستان و بیرەوەری شیرینی کۆتایی هاتنی شەڕی ناوخۆ. مادلین ئۆلبرایت، وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا، بە بۆنەی ئەو ڕێکەوتنەوە بۆ هەمیشە لە یادەوەری مێژووی کورددا ناوی دەمێنێتەوە. بەڵام جگە لە ئۆلبرایت، ئەمریکیەکی دیکە ڕۆڵی کارای هەبووە لە ڕێکەوتنەکەی واشنگتنی یەکێتی و پارتیدا. ئەویش دەیڤید وێڵچی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکایە. ڕێکەوتنەکەی واشنگتن بەرهەمی 6 مانگ دیبلۆماسی و دانوستانی دەیڤید وێڵچە لەگەڵ تاڵەبانی و بارزانیدا. پێشتر لە مانگی تەمموزدا ئەمریکا بانگهێشتی هەر یەکە لە تاڵەبانی و بارزانی کردهبوو بۆ ڕێکەوتن سەردانی واشنگتن بکەن. بەڵام بارزانی بانگهێشتەکەی ڕەت کردبووەوە. بەپێی هەندێک سەرچاوە هۆکاری ڕەتکردنەوەی داواکەی ئەمریکا لەلایەن بارزانیەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەر لە 31 ئابی 1996 لە گەرمەی شەڕی ناوخۆدا بارزانی داوای لە ئەمریکا کردبوو بە هانای پارتیەوە بچێت، بەڵام ئەمریکا داواکەی بارزانی ڕەت کردبووەوە. لەبارەی ئامانجی ئەمریکا لە ناوبژیوانی یەکێتی و پارتیەوە کاتی خۆی حکوومەتی ئەمریکا ڕایگەیاندبوو ئامانجیان سەقامگیری هەرێمی کوردستانە و نیگەرانن لەوەی بەهۆی بەردەوامی شەڕی ناوخۆوە ڕووداوەکانی 1996 دووبارە ببنەوە. بەڵام هەندێک لە چاودێران پێیان وایە بەهۆی شەڕی ناوخۆوە پێگەی ئێران لە هەرێم ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەهێزبووندا بوو. هەر بۆیە ئامانجی سەرەکی ئەمریکا ئەوە بووە بە کۆتایی هێنانی شەڕی ناوخۆ پێش بگرێت لە بەهێزبوونی زیاتری پێگەی ئێران. لە کۆتاییەکانی مانگی ئابی 1998دا بەرپرسانی باڵای یەکێتی و پارتی کۆبوونەوەیەکی سەرکەوتویان ئەنجامدا. دوای ئەو کۆبوونەوەیە لە سەرەتای مانگی ئەیلولدا تاڵەبانی و بارزانی سەردانی تورکیایان کرد. لە تورکیا دەیڤید وێڵچ بەجیا لەگەڵ هەر یەکە لە تاڵەبانی و بارزانیدا کۆبوونەوە. دواتر بۆ درێژە پێدان بە دانوستانەکان سەردانی واشنگتنیان کرد. ڕۆژی 16 ئەیلول لە واشنگتن بارزانی و تاڵەبانی دوای 4 ساڵ بۆ یەکەم جار چاویان بە یەکتر کەوت و ڕۆژی دواتریش بە ئامادەبوونی مادلین ئۆلبرایت ڕێکەوتنە مێژوویەکەیان واژۆ کرد. ڕێکەوتنەکە جگەلەوەی کۆتایی بە جەنگی ناوخۆ هێنا جەخت کراوەتەوە لەسەر گەشە پێدانی ئیدارەی هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان. بە پێی ڕێکەوتنەکە دەبوو لە ماوەی 9 مانگدا هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانی یەک بگرێتەوە. داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لە نێوان هەردوو هێزەکەدا دابەش بکرێت و هەڵبژاردن ئەنجام بدرێت. بەر لە ئەمریکا پێشتر هەر یەکە لە وڵاتانی ئێران و تورکیا و مسر بۆ کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ هەوڵی ناوبژیوانیان دابوو لە نێوان یەکێتی و پارتیدا. بەڵام هەر کام لەو وڵاتانە ئامانجی جیاوازیان هەبوو، هیچ کامیش لە هەوڵەکانیان سەری نەگرت. تورکیا لە مانگەکانی کانونی دووهەم و ئازار و ئایاردا 3 خولی دانوستانی ئاشتی لە نێوان پارتی و یەکێتی بەڕێوە برد. بەوتەی بەشێک لە چاودێران تورکیا چەند ئامانجێکی هەبووە. یەکەم، هەردوو لایەنی یەکێتی و پارتی بخاتە ژێر ڕکێوی خۆیەوە. دووهەم، بەر لە دەستێوەردانی زیاتری ئێران لە هەرێمدا بگرێت. سێهەم، یەکێتی و پارتی بۆ شەڕ لە دژی پەکەکە بەکاربهێنێت. ئێرانیش بە هەمان شێوەی تورکیا لە مانگەکانی شوبات و ئازاری 1998دا بانگهێشتی پارتی و یەکێتی کرد بۆ دانوستان لە تاران. ئێران کە لە ساڵی 1995ەوە پشتگیری لە یەکێتی دەکرد چەند ئامانجێکی هەبووە. یەکەم، بەرگرتن لە نفوزی ئەمریکا لە هەرێم. دووهەم، ڕێگریکردن لە دەستێوەردانی سەربازی تورکیا و سێەمیش دوورخستنەوەی پارتی لە بەغدا. مسریش لە مانگی شوباتدا پارتی بانگهێشتی قاهیرە کرد و لە مانگی ئایاریشدا بانگهێشتی یەکێتی کرد. لەبارەی ئامانجی مسرەوە لە ناوبژیوانیکردنی یەکێتی و پارتیدا بەشێک لە چاودێران پیان وایە پێدەچێت مسر لەسەر داوای بەغدا ناوبژیوانی کردبێت. ئەویش لە پێناو ڕێگریکردن لە نفوزی تورکیا و ئێران لە هەرێمدا بوو بێت. دەوابە سەعات 2:30 هاتووەتە دەوری شار، پارتی سەعات 4:30 هاتنتە ناو شار لە دوای دەوابەکانەوە. تارق عەزیزیش لە چاپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بۆ داوە
خولێکی دانوستان بۆ گەیشتن بە ڕێکەوتن لە نێوان یەکێتی و پارتیدا لە بەغدا و لە ژێر چاودێری بەعسدا بەڕێوە چووە. هەرچەندە تا ئێستا هیچ سەرکردەیەکی کورد بە ئاشکرا باسییان لە دانیشتەکەی بەغدا نەکردووە. لە ساڵی 1990دا تورکیا و ئێران هەرکام بە ئامانجی جیاوازەوە هەوڵی ناوبژیوانی نێوان یەکێتی و پارتیاندا، بەڵام هەوڵەکانیان سەری نەگرت و دوجار ئەوە هەوڵەکانی دەیڤید وێلچ یاریدەدەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوو، ئەو دوولایەنەی ناچار بە ڕێکەوتن کرد. لە ساڵی 2015دا بۆ چارەسەری قەیرانی سەرۆکایەتی هەرێم هەریەکە لە تورکیا و ئێران بە ئەمانجی جیاوازەوە هەوڵی ناوبژیوانیاندا، بەڵام دیسان کە هەوڵەکانیان سەری نەگرت، دیسان کە ئەوە ئەمریکا بوو لە ڕێگەی برێت مەکگۆرگەوە لایەنەکانی هەرێمی ناچار کرد بە بەردەوامبوون لە دانوستانەکان تا دەگەنە ڕێکەوتن. چاودێران پیان وایە هێزە کوردیەکان ئەگەرچی بەردەوام لە بەرامبەر هێزە غەیرە کوردیەکاندا ئامادەن سازشی گەورە بکەن، بەڵام لە کاتی ناکۆکیەکانی ناوخۆدا زۆر بەدەگمەن ئامادەن سازش بۆ یەکتر بکەن، بەڵام لە ئامادەیی سازشکردنن بۆ لایەنی دەرەکی.